کات باز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکەین لە ڕووی یاسایی و دەستوری و کاریگەری لەسەر با بڵێن لایەنەتدارایی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان و هاوکات بژێوی ژیانی هاوڵاتیان و ئەو بڕیارانی لە دادگای فیدراڵیەوە دەردەچێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یادگار عەلی مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ستودیۆی کەلارەوە لەگەڵمانایە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. سەرەتا ئەگەر لەوەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی ئەم بڕیارانەی کە دادگای فیدراڵی دەری دەکات لە کاتێکدا کە پێشووتر لە 25 شوباتە دادگای فیدراڵی عێراق تایبەت بە هەمان پرسکۆ بوو و پرسەکەی دواخست. بە بڕوای بەڕێستان ئەمڕۆ کۆبوونەوەی دادگای فیدراڵی ئەم بابەتە یەکلایی دەکاتەوە و ئەگەر یەکلایی بکاتەوە لە ڕووی یاسایی و دەستوریەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکەن؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە مەسلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بۆ ماوەی 8 ساڵ واتە لە 1/1/2016ەوە بە شێوەیەکی نایاسایی و بە پاساوی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ڕاگیراوە و ئەم هەنگاوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هاوکاتە لەگەڵ ئەوەی کە لەو کاتەوە لە پێش ئەو مدەیەشەوە مۆزوعی پاشەکەوتی موچە کە لە کابینەی هەشتم بە بڕی 11 تریلیۆن دینار پاشەکەوت لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە و هەروەها لە کابینەی نۆیەم بڕی 11 تریلیۆن دیناری تر دیسانەوە لێبڕین لە موچەی فەرمانبەران کراوە. هەموو ئەمانە بڕاستی پێچەوانەی یاسای فەرمانبەرانی دەوڵەتە و پێچەوانەی یاسای بودجەی گشتی عێراقە و هەروەها پێچەوانەی چەندین مادەیە لە مادەکانی 14 مادەکانی 36 مادەکانی 22 لە دەستوری هەمیشەیی عێراق کە لەوانە بە ئاشکرا و بە ڕاشکاوانە باسی لەوە کردووە کە فەرمانبەرانی دەوڵەت کە مەبەستی دەوڵەتی عێراقە لە زاخۆ هەتاوەکو بەسرە لە مافەکانیانە ئەبێ یەکسان بن لە موچە لە پلەبەرزکردنەوە لە هەموو ئەو بابەتانەی ترکە هەیە دەستور بەباشی و بەجوانی ئەمانەی هەموو یەکجیا کردوێتەوە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی دەستبردن بۆ مەسلەی ئابووری سەربەخۆ و دواتر شکستێنان لە ئابووری سەربەخۆ و ئەو هەموو قەیرانانەی کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان کرایەوە یەکێک لەوانە مەسلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بوو کە دیسانەوە لە پاڵ پلەبەرزکردنەوەی موچەکانیشیان پێ نەدرا بۆ شوەی کە باسم کرد بارگرانی زۆری دروستکرۆ. بۆیە فەرمانبەران بە ناچاری لە ڕاستیە ڕویان لە دادگای فیدراڵی عێراق کردووە کە مافەکانیان بۆ بگێڕێتەوە چونکە دادگا لە ڕاستیە ئەمە خۆتان ئاگدارن ئەمە بۆ جاری چەندەمە جەلسە لەسەر ئەم مەوزوع ئەباتە ڕێوە و بڕیارە ئەم ڕۆژ دیسانەوە ئەو سکاڵایی کە لەلایەن نۆ مامۆستای نۆ هاوڵاتی هەرێمی کوردستانەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی و سەرۆک وەزیران تۆمار کراوە گفتوگۆی لەبارەوە کراوە پێشبینی ئەکرێت دادگا بڕیار لەبارەی ئەم دۆسیەیەوە بدات و بە بڕوای من ئەم دۆسیەیە دۆسیەیەکی تەواو دەستوریە و دۆسیەیەکە دادگای فیدراڵی ئەتوانێت قسەی تیا بکات و دادگای فیدراڵی هەر بۆ خۆی کە چەند جارێک ئەم دۆسیەیەی دادبینی کردووە دوای خستووە و بانگی ئەو داوا لێکراوەکانی کردووە لەسەر دۆسیەکە مانای وایە ئەمە لە اختصاساتی دادگای فیدراڵیە و دادگای فیدراڵی ئەتوانێت کاری لەسەر بکە. بۆیە من ئومێدم هەیە کە ئەمڕۆ دادگای فیدراڵی بتوانێت بڕیارێکی دادپەروەرانە بدا و ئەو مافە هاوشێوەی ئەو بڕیارانەی تری کە تایبەت بە موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە دەری کردووە ئەم مافە زەوت کراوەش لە ڕاستیە بۆ فەرمانبەران بگەڕێتەوە چونکە فەرمانبەران لە هیچ شوێنێکی دنیاە نییە کە بکرێن بە مەوزوعێکی سیاسی ململانی سیاسی لە نێوان حکوومەتی فیدراڵ لەگەڵ حکوومەتە ناوچەیەکانە. بۆیە ئەبێ کۆتایی بەم بارودۆخە بێ کە ڕوبەڕووی فەرمانبەران بکرێتەوە و ئەم مەوزوعی پلەبەرزکردنەوەیە مەوزوعی موچەیە بەڕاستی هیچ ئەتوانم بڵێن زەبط و ڕەبتێکی ئیداری لە دەوایرەکانی حکوومەتە نێشتووە تووشی کلۆربوونەوەی کردوون بەڕاستیانی لێکەوتەی زۆر خراپی هەبووە لەسەر ئیدارەی دەوڵەت لێرە بەڕاستی. پلەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوەندە پرسێکی سیاسی ئەوەندە پرسێکی قورس نییە تاوەکو دادگای فیدراڵی هێندە تانی لێ بدات هێندە بڕیاردان لەسەری دوا بخات کەواتە تانەکانی دادگای فیدراڵی یاخود ڕخنەکانی دادگای فیدراڵی سەبارە بە پرسی پلەبەرزکردنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چییە؟ ئەو ڕخنەکانی چین ئایا ڕخنەکانی تا چەندێک دروستن تا چەندێک جێگەی ئەوەن کە بڕیاردان لەسەر ئەم پرسە قورس بکات؟
لە ڕاستیان بابەتە بۆ دادگای فیدراڵی هیچ قورسێکی تیان نییە و لە ماوەی ڕابردووشتا کە سکاڵاکان تۆمار کراوە لەسەر ئەم کەیسە لە ڕاستیە ئیشکالیت هەبووە لە تۆمارکردنی سکاڵاکانە. سکاڵاکان بەو شێوە تۆمار کراوە کە ئەمە پرسێکی کارگێڕیە. کاتێک کە ئەوترێ پرسێکی کارگێڕیە مانای ئەوەیە کە ئەمە لە اختصاساتی دادگای فیدراڵی نییە، پێویستە دادگا ناوچەیەکان یاخود دادگا کارگێڕیەکان ئەم مۆزوعە یەکلا بکەنەوە. بۆیە دادگای فیدراڵی لە ماوەی ڕابردوودا ئەم داوای ڕەت کردوێتەوە، بەڵام ئێستا کە داوایەکی تۆکمەتر، داوایەکی یاساییتر، ڕێک و پێکتر تەقدیم کراوە، داوا ئەکا کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەشێکن لە عێراق بەپێی دەستور پێویستە یاسای بەپێی یاسای فەرمانبەرانی دەوڵەت مامەڵەیان لەگەڵا بکرێت. یاسای فەرمانبەرانی دەوڵەت وازحە کە هەموو فەرمانبەرێک ئەبێ موچەکەی لە کاتی خۆیان وەربگرێت پلە بەرزکردنەوە سەرموچە هەموو ئەوانەی کە دیاری کرا. بۆیە دادگای فیدراڵی ئەم جارەیان هاتووتە ناو مۆزوعەکە وەکو ئەوەی کە لە ڕاستیە تەحکیمی ئەکات لە نێوان ئەو خەڵکە ئەو ئەوانەی کە داوایان تۆمار کردووە لەگەڵ لەسەر داوا لێکراوەکان بەپێی دەستور. ئەمما ئەم مۆزوعە وازحە کە پێچەوانەی یاسای فەرمانبەرانی دەوڵەتە، پێچەوانەی یاسای خانەنشینی یەکگرتووە، پێچەوانەی سێ مادەی دەستوریە وازح کە ئەمە هیچ هینێک هەڵناگرێت. بۆیە من بوای بۆ چم کە دادگا ئەمە بە ئاسانی یەکلا ئەکاتەوە. سەرباری ئەوەش ئێمە ئەزانین کە لە ماوەی ڕابردووە دادگای فیدراڵی ئەسڵەن حکوومەتی هەرێمی کوردستانی ئیلزام کردووە کە ئەبێ یاسای خانەنشینی یەکگرتووە کە پەیوەندی بە خانەنشینانیشەوە هەیە، ئەبێ لە هەرێمی کوردستانی بگرێتەوە ئەو یاسایە وەکو خۆی جێبەجێ بگرێت. بەڕاستی باشە دکتۆر، هەڵبەتە ئێستا باسی یاسای خانشنان کرامە لە کاتێکدا کە پێشتر دادگای فیدراڵی ئەم یاسایی دەرکردو کە پێویستە خانشنانی هەرێمی کوردستان هاوتای حکوومەتی عێراق بن، بەڵام دەبینین کە تا ئێستا بابەتەکە بەم جۆرە نیە، تەنها بڕیارێکە. دەکرێت بڵێن بڕیارەکانی دادگای فیدراڵی بڕیارێکە دەردەچێت و بەڵام دوایی کاری پێ ناکرێت. خوێندنەوەتان بۆ ئەم دیوەی بڕیارەکانی دادگای فیدراڵی چییە؟ لە ڕاستیا دادگای فیدراڵی بڕیاری دادگای فیدراڵی ئێمە پێمان خۆش بێ یان پێمان ناخۆش بێ بەپێی دەستور ئەم بڕیارانەش نەشانی تانە لێدانن نەشانی ڕەتکردنەوەن. جا حکوومەتی هەرێمی کوردستان یان یاخود لایەنێکی باڵادەست لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە کاتێک کار بە بڕیارەکانی ئەم دادگایە ناکە یاخود مماتەڵەی تیاکە یاخود دوایە خات، بەڕاستی لە بەرژەوەندی خۆی نییە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە کە سیاسەتی ئابووری سربەخۆ و مۆزوعی ریفراندۆم و کۆمەڵێک هەنگاوی منفەرد لەلایەن هەندێک خەڵکەوە وای کرد کەوا پێگەکەی لاواز بێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە ماوەی ڕابردوودا پێگەیەکی بەهێزی هەبوو بێت، هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە هەم لە ڕووی ئاسایش و ئارامی و سەقامگیری و لە تەنان لە ڕووی پەیوەندی هەرێمایەتەکانیشەوە لە ڕاستیا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بارودۆخێکان نییە بتوانێت بەرامبەر بە بڕیارەکانی دادگای فیدراڵی بوەستێتەوە. ئێوە خۆتان تەماشا بکەن هەر لە ماوەی نزیکی ڕابردوودا دادگای فیدراڵی بڕیاریدا بە هەڵوەشانەوە بە نایاسایی حسابکردنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان هیچ لایەنێک نەبوو بڵێ من رازی نیم بەمە. دادگای فیدراڵی ئەنجومەنی پارێزگاکانی هەڵوەشاندەوە هیچ لایەنێک لە هەرێمی کوردستانە نەیتوانی بەرامبەری بوەستێتەوە. یاسای دادگای فیدراڵی یاسای نەوت و غازی هەڵوەشاندەوە هیچ لایەنێک هیچی نەوت لەسەری. دادگای فیدراڵی یعنی کورسی کۆتاکانی هەڵوەشاندەوە کوا بۆچی نەمان بینی هیچ کاردانەوەیەک و زۆر شتی تریش لە ڕاستیە یاسای دادگای فیدراڵی سیستەمی هەڵبژاردننی گۆڕی هیچ کەسێکمان نەبینی بەڕاستی بڵێن نەخێر لە بەرامبەریە. بۆیە بارودۆخەکە گۆڕاوە، زروف و زەرفەکە گۆڕاوە. ئەوەی کە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستانیان خەڵکانێک لە ڕاستیە پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نەبوون، هۆکارەکەی بەشێکی وەکو وتمان ئەوە بوو کە قوتێکیان وەرگرت بوو، جا ئەو قوتێکە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیوە بوو بێت، لە ڕووی پەیوەندی ئابووریوە بوو بێت، لە ڕووی پەیوەندی هەرێمایەتی و کۆمەڵێک هاوکێشەی ئیقلیمیەوە هەبوو بێت. بەڵام ئێستا بەڕاستی یەک نەبوونی یەک ریزی لە ناوخۆ و هەروەها بەڕێوەبردنێکی زۆر خراپی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەی ڕابردووە وای کرد کەوا ریزەکانی حکوومەت ناو هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە پەرتەوازە بێت و هەروەها حکوومەت لە پاڵەمەشە حکوومەتی عێراق بوردە وردە شەڕی داعشی لە کۆڵ بووەتەوە، قەیرانە ئابووریەکانی تێپەڕاندووە، پەیوەندیەکانی لە ڕووی هەرێمایەتیوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەهێز کردووە
بۆیە ئەمە سەرباری ئەوەش یعنی ئێمە بێ ڕاستیەک هەیە بە ملەتەکەی خۆمانی بڵێن بەڕاستی ئەمەی کە دادگای فیدراڵی ئەیکە ئەمە بەپێی دەستورە ئەو دەستورەیە کە ئێمە خۆمان بەشدار بووینە لە نووسینەوەیە و ئێمە شانازیمان پێوە کردووە سەردەمێک حکوومەتی عێراقە لە ماوەکانی ڕابردووە ئەم دەستورەی جێبەجێ نەکردووە معنای ئەوە نییە کە ئەم دەستورە ئیتر تا قیامەت جێبەجێ ناکرێت نەخێر حکوومەتی عێراقی مەشغول بووە سەرقاڵ بووە بە کۆمەڵێک دۆسیە و پرس و بابەتی ترەوە بەڵام ئێستا کاتێک هاتووە حکوومەتی عێراقی ئەڵێ کاکە ئەو دەستورە ئەبێن نەسەن وەکو خۆی جێبەجێ بکرێت واگەر تەماشای بڕیارەکانی دادگای فیدراڵی بکەن کە تایبەت و بە موچە لە نزیکی 22 لاپەڕەیە بڕیارەکانی خست بۆ ڕوو ئەگەر ئێمە ورد بووینەوە لە ڕاستای لە چەندین شوێنە دیفاع لە خەڵکی کوردستانەکە دیفاع لە کیانی دەستوری هەرێمی کوردستانەکات بۆیە ئێمە نابێت تەنها وای ببینین هەنێ خەڵک پێوا بێ دادگای فیدراڵی ئامرازێکی سیاسیە یاخود سوزانم کۆمەڵێک تۆمەت کە ئاراستی ئەم دادگایە ئێمە ناڵین ئەم دادگایە دادگایەکی 100% خاڵسە دادگایەکی عێراقیە و بەپێی دەستور پێک هاتووە و ئێمە خۆمان نوێنەرمان هەیە ئێمە وەکو کورد نوێنەرمان هەیە لەم دادگایە بۆچی تاوەکو بڕیارەکان لە دژی خۆمان نەبێ هیچ ئیشکالێتێکمان لەگەڵ لەم دادگایە نییە دکتۆر دادگای فیدراڵی لە ڕابردوودا ڕۆڵی گرنگی هەبووە چەند پرسێکی گرنگ کە پێویست بووە بە هەرێمی کوردستان و بڕیارەکانی توانیوێتی بکرێتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستادا لە ئەگەری پەسەند نەکردنی ئەم پرسەدا لە ئەگەری جێبەجێ نەکردنی بڕیاری پلەبەرزکردنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئایا هەڵوێستی هەرێمی کوردستان تایبەتی لایەنە سیاسیەکان چۆن دەبێت سەبار بە بڕیاری دادگای فیدراڵی وەکو ئەگەرێک وەڵاهی بڕیاری دادگای فیدراڵی وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد بڕیارێکە ئەبێ هەموو سوڵتاتەکانی تر لە خوارەوە جێبەجێ بکەن بەڕاستی هیچ مەجال و بوارێکی تیانە و لە ماوەی ڕابردوودا ئەنجومەنی شورا و ئەنجومەنی دادواری هەرێمی کوردستان و کۆمەڵک شوێنی تریش لە ڕاستیان ڕوونکردنەوەیان لەسەر ئەم بڕیارەکانی ئەم دادگایە بڵاو کردوێتەوە کەوا نایاسایی و کەوپە پێچوانی هەنێک مادی دەستوریە بەڕاستی بینیمان ئەوان هەر گوێشیان لەمانە نەگرت چونکە ئەم دادگایە دەستور دەسەڵاتی پێداوە و دەستوریش بەرزترین ڕەشنووسە بەرزترین جیهەتە لە عێراقا و لە وڵاتەوە بێ هەموو کەسێک پابند بێ بۆیە من بڕوام وایە هەرێمی کوردستان پابند دەبێت بەم بڕیارانەوە و ناچاریشە پابند بێت بەڕاستی چونکە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردووە وەکو پێشتریش ئاماژەم پێدا چەندین بڕیار دەرچووە کە بڕیاری زۆر قورسترن بڕیار دەربچێت بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمان هەڵوەشانەوەی یاسای نەوت و گاز بە بانکیکردنی موچە دابشکردنی موچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ من پرسیار لە ئێوەی بەڕێز وە لە بینەرانی بەڕێز دەکەم ئایا ئەم بڕیارانە قورسن یاخود بڕیاری پلەبەرزکردنەوەی فەرمانبەران کە ئەم مافە ئەسڵەن مافێکی زەوتکراوە یعنی تەسەورم وایە حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی وەزیری دارایی و سەرۆک وەزیران و هەموو وەزیرە بەڕێزەکانیش هیچ کەسێک نییە بتوانێت بڵێت ئەم کارە ئێمە دەستمان بۆ بردووە نایاسایی نییە چونکە شتیوانیە لە دنیاە تۆ بێ موچەی فەرمانبەرەکانت کەرت و پەرد بکەیت موچەی فەرمانبەر سەرە موچەیان ڕابگریت پلەبەرزکردنەوەیان ڕابگری بەو شێوەیەکەوە ئێستا کردە بۆیە من زۆر گەشتبینم کە ئەم بڕیارە دەرەچێت و دادگای فیدراڵی لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕیارەدا و حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لایەنێک یان خەڵکێک لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر بیەوێت ئەم بڕیارانە جێبەجێ نەکا بەڕاستی سەرکێشێ بۆ شتی خراپتر ئەوە وازح دیارە بەپێی یاسا هەر کەسێک بڕیاری دادگای هەر لایەنێک بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکا بە متەمەڕیت ناوی بردووە بەم بۆ مانایی کە لە یاسا دەرچووە لە یاسا دەرچووش لە کام یاسا لە دەستور کام دەستور ئەو دەستورەی کەوا هەرێمی کوردستانیش بەشێکە لێی هەرێمی کوردستان ئەسڵەن کیانی سیاسی هەرێمی کوردستان ئەگەر کیانێکی دەستوری نەبێ ڕاستە بەری هیچ ڕەشەبایەک ناگرێت بەرگەی هیچ فشارێک ناگرێت بۆ ئێمە ئەبێ لە ڕاستە سەرباری تێبینیەکانمان لەسەر دەستور ئەبێ شانازی بکەین بەو دەستورە و ئێمە دەست بەو دەستورەوە بگرین ئەگەر بێت و جێبەجێ نەکەین بەڕاستی بە بڕای من ئەوەیە کە مەرحەلەی زۆر خراپتر دێتە پێشەوە دوور نییە لە ئەو خەڵکانەی کە لە عێراقا حکومدارەتی عێراقەکەن دەست بن بۆ هەنگاوە قورسەکە کە بریتێ لە جوڵاندنی شەقام و جوڵاندنی پەرلەمان بۆ ئەوەی کەوا دەستور هەموار بکرێتەوە یاخود بۆ کیانی دەستوری ئەم بڕیارە هەر جێبەجێ نەکرا ئایا هەرێمی کوردستان ئامادەی دەستبەرداری ئەو مافی خۆی بێت ئامادە دەستبەرداری مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت من لە ڕاستیا
پێشببینی ئەوە ناکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکات چونکە ئێستا خۆتان ئاگدارن هەنگاوەکە هەنگاوی نوێ ئەوە نییە کە جێبەجی نەکە هەنگاوە نوێیەکە ئەوەیە پێشاتە نوێیەکە ئەوەیە کە موچەی فەرمانبەران بە بانکی ئەکرێت لە ڕێگەی بانکە فیدراالیەکانەوە ئەو هەنگاوە هەر جێبەجێ ئەکرێت ئەگەر ئەمڕۆ بێ سبەینێ بێ دوو سبەی بێت جێبەجێ ئەکرێت بۆیە کاتێک کە حکوومەتی عێراقی کە موچە دابش ئەکا کە موچە ئەکات بە شێوەی بانکی دابشەکات بێگومان ئەو کاتە هەرخۆشی پلە بەرزکردنەوە و هەموو ئەو شایستەدارانی تریکە هی فەرمانبەرانە لە ڕاستیە هەر خۆی دابەشێکەوە لە ڕێگەی ئەوە دابەشێکرێ و هیچ قورساییەکیش نییە بۆ حکوومەتی عێراقی بەڕاستی بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک قورسە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە ناوی نرابوو ئابووری سربەخۆ و لە ڕێگەی فرۆشتن و دەرێنان و فرۆشتنی نەوتەوە بە شێوەیەکی سربەخۆیانە ئەو کاتە قورس بوو ئەرگ بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن پێم سەیرە ئێستا حکوومەتی عێراقی ئەگەر بێت و خۆی موچە دابەش بکات حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی کێشەی هەیە بۆچی ئاستەنگ دروست بکات بۆم کێشەی من بڕوام وانە حکوومەتی هەرێمی کوردستان ئاستەنگی ئەوتە بۆ ئەم مەوزوعە بە تایبەتی دروست بکات.